بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی 5 تاقممان بۆ کات، 5 گرۆه و کۆمەڵ کە یەکێک لەو بەشانەی کە ئاهلی ئاگری دۆزەخە ئەوەیە کە کەسێک هەموو هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی ئەوەیە فێڵ لە خۆی، لە ماڵی، لە مناڵی، لە خەڵک بکات. دائیمە ئەگەڕێ بە دوای هەر کارێکە ساختە بێت، درۆ دەلەسە بێت، بەفڕ و فێڵ ماڵ و سامانی دنیا پێکەوانێت. ئەمانە کەسانێکن کە سینە پاک نین، دڵ پاک نین. ئەو کەسانەی کە ئاهلی ئاگرن بەشێکی زۆریان بریتین لەوانەی کە دڵڕەش، دڵڕەق، پیس و حەسوود بوون لە دنیا. وئینکان هەرچەنە ئەم کەسە سەدان شەو نوێژی کردبێت، ئیدعای ئیسلامەتی و ئیمانداری باشی کردوێت، هەموو قورئانیشی لەبەر بوو بێت، بەڵام سینە سافی یەکێکە لە خەسڵەتە جوانەکان کە خەڵکی بەهەشت. سینە سافی یەکێکە لەو تایبەتمەندیە جوانانەی کەوا خەڵکی بەهەشتی پێ ئاناسرێتەوە، کە غەل و غەش و فڕ و فێڵ لە دڵی ئەو کەسانان نییە کە ئاهلی بەهەشتن. ئەی چەند جوانە ئاهلی دنیا خاوەنی ئەو خەسڵەتە جوانە بن. فوضەیلی کوڕی عەیاض ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەو دۆستە گەورەی خوای گەورە باسی ئەومان بۆ کات کە ئەفەرمێت ئەوانەی کە پێشکەوتن لە کاروانی ئیماندارانە سەرکەوتن، بوونە ئیمانداری دەرەجە یەک و وەزیفەی یەکەمی ژیانیان بریتی بۆ لە دینداری، بە زۆری نوێژ و ڕۆژ و جیهاد و ماندووبوون و خوتبە و قسەی زل نەبوو، بەڵکو بەوە بوو کە دڵیان ساف بوو، دڵیان بێگرد بوو، دڵیان پاک بوو، سینەیان ساف بوو. ئەلا بذیکر الله تطمئن القلوب. بەڵام خۆ بە زیکری خوا دڵەکان دامەزرێ، بەڵام إلا من أتى الله بقلب سليم. خوا دڵی ساغیەوێت، دڵی پاکیەوێت، نیەتی باشیەوێت، لە هەموو کردەوەیەکە نیەتی باش بێنی. ئەم کردەوە زۆرانەی ژیانی دنیاە کۆکرێتەوە لە قیامەتە تۆ بە سینە صاف ئەناسری لای خوا، یاخود بەنا بەخوا بە سینە ڕەش و بە دەڕەش و بە گوناهبار. لەبەرەوە با هەوڵ بەین دڵ و سنگمان پاکەینەوە، شوێنکەوتەی هەوا و ئارەزوو نەبین، شوێنکەوتەی زۆرینەی خەڵک نەبین کە بە دوای ڕەشی و بە دوای عیب و عاری خەڵکە ئەگەڕێ. وەختی ئینسان بە دوای عیب و ناشرینەکانی خەڵکە زۆر گەڕا، سینەی ڕەشە بێت و دڵی ڕەشە بێت و قەلبی سەلیم لەدەست ئەدات. بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان، دەرود و سڵاو و سەگیانی پاکی سەرۆر و سەردارمان حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وسەر گیانی یار و یاوەران و هاوڵەکانی و هەموو زانایان و خواناسانی ئەم ئومەتە. لە ڕاستیدا گەر گەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز کۆمەڵێک بنەما هەن کە خاتە بەردەمی ئینسان. هەمومان دەزانین کە ئینسان خاوەنی نەفسە، نەفسیش چەند جۆرێکی هەیە، بەشێکیانە لەو نەفسانەی ئینسان کە ئەممارەت و بیسوئن بۆ معنایە کە نەک تەنها فەرمانەکەن بەڵکو زۆر خوازیارن بۆ خراپە و دەروونێک ئەگەر لەسەر ئەوە ڕاهات بێ بەردەوام حەزی هەر لە چێژە بینێ، لە چی لەزەتە بینێ، لە خراپەکردن و لە کاری ناپەسەند و کاری ناشرین. بەڵام لەو لاوە نەفسێکی تریش هەیە کە نەفسێکی ڕاضیەیە، ئەوەیە کە بە چاکە ڕازیە، بە خراپە ڕازی نییە. ئەوەیە کە ئەو بەدی بە تێڕوانێکی زۆر دووتری هەیە، تەنها ژیان لە دنیادا حەسر ناکات، ژیان تەنها لە زەت و چێژەکان
لە چێژە مادیەکانە تەنها قەتیز ناکا بەڵکو بڕوای بە جیهانێکی تر هەیە کە دوای مردنەوە کە بەهەشت یا بڵێن ئەو ڕۆژی قیامەت و ڕۆژی دوایی لەزەتە گەورەکان لەوێن لەزەتە نەبراوەکان و چێژە نەبراوەکان لەوێن هەستە خۆشەکان هەمووی لەوێن ئەمانە هەمی هەستی کاتین هەمووی نەستێکی کاتین هەمووی لەزەتێکی کاتین دەبڕێتەوە بۆ یەکە دەگەسەرنجین قورئانی پیرۆز بۆمان باسەکە بەچی ئەم نەفسانە دروستە بن ئەویان بۆچی ئەمماڕێ و ئەمان بۆچی بێتە ڕاضیە و ڕازیشە و قەناعەتی تەواوی هەیە بە خێر و چاکەکان و هەروە دوو تیژبینەوە دووربینیشە دەبینی مەسەلەی ئەو چەمکە ئیمانیانن ئەو 6 ئەسڵە ئیمانیە ئەو 5 ئەسڵە ئیمانەیە کە قورئانی پیرۆز لە ئەسڵەکانی ئیمان باسیەکە هەموو وەزیفە گەورەکان یەکێک لە وەزیفەکانیان بریتێ لەوەی کە ئەم ئینسانە بەرەو ئەم لایەنە بێنن و بڕوابوونمان بە یەکێک لەو ئەسڵە ئیمانیانە خۆی بۆ خۆی چەندین وەزیفە بۆ ئینسان بەرجەستاکە بەرهەمە هێنێ مەسەڵەن کاتێک کە بڕوات بە خودا هەیە بڕوات بە ئەڵڵا هەیە لە بڕوابوون بە ئەڵڵاوە زۆر شت هەیە کە لە نەفسی ئینسانە ئەبێ وردەوردە لەو نەفسە ئەممارۆ دابەزێ بەرە نەفسە خێرەکە و چاکەکە و ڕاضیەکە لە هەمان کاتا قەلبیش کە بەشێکە لە جەستەی ئینسان و کە قەلب وکڵێن جێگەی هەموو داڵغە و داڵغانی کە وکڵێ عەقڵ و یانی مەسەن براوتکردن و هێنان و بردن و خوازیارەکانە ئەبێ هەموو ئەوانەش بەڕاستی ڕێکخاتەوە جا وەزیفەی ئیمانبوون بەخوای گەورە واکە لە ئینسان کە ئیتر لە ژیان تا تۆ بەردەوام حەزکی چاکە خوازی چونکە لەزەت لەوەدا دەبینی کە بتوانی چاکبی کە بتوانی باشە بکەی لەزەت لەوە دەبینی کە هاوڕێکت دراوسەکەت دۆستەکەت لێت ڕازی بێ لەزەت لەوە ئەبینی کە بتوانی بەدەم کەسێکەوە بی چێژەکان حتا ناڕەحەتبوون لە دنیادا ئازاد چێشتن بۆ تۆ لەزەت و چێژە ئەمە زۆر مهمە کاتێک کە من زەحمەت ئەکێشم زەحمەت خۆی لە دنیادا بەلای هەمووان و لە منطقی لە لۆژیکی ئینسانیدا بە ناڕەحەتی حسابە بەڵام لە لۆژیکی موسڵمانێک کاکە دەگاتەوە قۆناغا تۆ بە چێژی ئەزانی ئەوە لەزەتە خۆی بۆ خۆی بۆیە حتا ئەوانەی کە مەسەن لە پێناوی خی گەورەدا ئەگەنە ئەو مەرحەلە گەورەیە کە مەرحەلەی ئیمانە لێوەدا لەو کاتەیە چەندە ماندوو ببن بەلایەن و هەر ساحەتە ماندووبوون نییە چووکە پێیان وایە ئەم ماندووبوونەش خۆی بۆ خۆی ئەجری لە پێشتەوە مادەم ئەجری گەورەی لە پێشتەوە بێ کە ئەو ماندووبوونەکان چەند سەقت بێ بۆ ئینسان ئاساییە لێرەوە کابۆچمە سەر ئەم ئەسڵە کاتێک کە بڕوامان بەخوا هەیە بڕوامان بە ئەڵڵا هەیە دەڵێن ئەڵڵا خالقی ئەرز و ئاسمانە ناسینی خوددا بەو هەموو سیفەتەی پەروەردگار کە لە قورئان باسی کردووە بەو هەموو معنە جوانانەی کە بۆ خۆی قورئانی پیرۆزە تەوسیفی بۆ ئێمە کردووە ئاخر بۆچی خۆی پەروەردگار ئەم هەموو ئەسباب ناوانەی خۆیمان بۆ تەوزیفەکە لە قورئانی پیرۆزە بۆ چەندین جار سەرنجمان ڕائەکێشێ بۆ ئەوەی کە پەروەردگار خالقی ئەرز و ئاسمان و کولی شەیە هیچ شتێک نییە لە خەڵقی خوای گەورە تەجاوز نەکا تاکو ئینسان ئەگە بڕوای بە ئەڵڵا هەبێ ئەبێ ئەوەشی کە مەخلوقی خوایە خۆشی بوێ بۆیە لێرە دێنەوە سەر ئەو بابەتە کە ئەو قەلبە سەلیمەی کە قورئان باسیەکە لە دوو مووقعە لە دوو شوێنە باسیەکە هەردوو شوێنەکە پەیوەندی بێ کەسەوە هەیە هەرویەکیان باسی سەیدنا ئیبراهیمە درودی خوای لەسەر بێ و درودی خوا سەوم پێغەمبەران بێ باسی ئەو گەنجەوە سەیدنا ئیبراهیم کە لە ناو گەولێکە لە ناو قەومێکە لە ناو بنەماڵەیەکی شایە لەوانەیە ئەم بابەتی دینداری و خوداناسین و ئەوانە زۆر کاڵەتیاندا بەڵام بەتەنها خۆی لەوێدا دەرئەکەوێ و سەرئەکەوێ قورئانی پیرۆز لە هەردوو شوێنەکە کە باسی سەیدنا ئیبراهیمەکە مەسەلەن لە سوورەتی سادا فەرمێ وإن من شيعته لإبراهيم إذ جاء ربه بقلب سليم ئەم تەوسیفە زۆر مهمە فەرمێ یەکێک لە جەماعەت و تاقمەکەی نوح عليه السلام کێ ئیبراهیمە کام ئیبراهیم ئەو ئیبراهیم کاتێک کە هاتە لای خوددا چۆن هات بقلب سلیم بە قەلبێکەوە هاتبوو بە دڵێکەوە هاتبوو بە هەستێکەوە هاتبوو بە دەستینە سافیەکەوە هاتبوو کە سەلیم بوو لە دنیادا کە ژیا ئەو تەمەنەی کە بەڕێ کرد تەمەنێک نەبوو هەموو جۆرە خراپەکان تاقی کاتەوە قەلبی سەلیم ئەمەیە بەڕاستی لە سەرەتای دەستپێکی ژیانیەوە هەموو خراپەکان تاقی ناکاتەوە دوایی بڕواتەوە بۆ لە کۆتایی تەمەنابگا بەخوا هەر لە سەرەتای گەنجێتیەوە یەکەم شت دەست پێکا لە چاکەوە دەست پێکا زۆر مهمە کە لە چاکەوە دەست پێ بکەی یەکەم جار تەمەنەکەت هەمووی پڕ بێ لە چاکەکان ئاخر هەیە لە ژیانێ بڵێتەوە باکە دیندارە بێ بەڵام هەموو خراپەکانی تاقی کردوتەوە لە هەموو ئەوانەی کە پێڵن ئەم سوئن لە هەمیان تێپەڕێەوە دوام جار کە لەزەتی لە هیچیان نەبینی ئەمجا دەگەڕێتەوە ئەوەکو ئەوە نییە کە لە سەرەتای تەمەنیەوە لێکەم قۆناغی دەست پێکردنیەوە بە دیندای دەستی پێکرد قەلبی سەلیم کە لە قورئانە باس کراوە یان دڵی پاک ئێمە چەندێ ئیسفادەی لێەکەین یعنی بۆ خۆمان بۆ خەڵک بۆ دنیامان بۆ قیامەتمان ئایا سینە صافی باشە بسم الله پێشەکی بەناوی خواوە پێشە بۆ شتێک طبعا سینە صافی و سینە پاکی و دڵی صاف و دڵی سالم وەکو لە قورئان هاتووە
يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لقيامتها هيشتك بكل إنسان نا مال نا سامان نا عشد نا كسكار نا خانو نا مال نا سعر نا ويكيمه لدنيا وشان هزي بيه وكين وفخري بيه وكين بعمل من نايمه وصيان إلا ضليكي باك وشاك إلا ضليكي بيقرد إلا ضليك قرآن بيروز دواياك الحديث كان أما جاي بيكراوه أبا إنسان وابه غلو غشو كينو حسادته بغض وعداوة وقال فرمشتا كان زور هاتو لو شي في بيزنس كاس من اماجان بيبدمو دان باسيان كم شتي زور شاكو جوانا وبتايبت بو اهلي مزقود بو اهلي قبله بو انساني بكرتي ايمان دار انا والله شتي زور شاكا لو شي بميزان حسنات انسان ايمان دار ما بصير كان زور خرزكا وشتي زور بسيطه أكو هاتو أفرمي إن المؤمن لا يدرك بحسن خلقه درجة الصائم القائم. تو مسيري كشيء زور بسيطة. إنسان بأخلاقي جواني، بكردوي جواني، بأكالي جواني لا وخلقه، لا مجتمع، لقل كسكارة، لقل دراوسية، لقل براو برادرة، لقل هالكسكا. بأخلاقي جواني قالت درجة كسيكا بشوا شنوجكا بروجي سنة دبي. إذا بشتكي خذوا أسانة. أمد الباقي ودل صافية شيت يا جمل بنامر بلد جنابت حج كنا غلو حقك مدبت هذا الأساسية أجمع قوم سيتركن بس القوم على شيطان زالنا ببصر معنا اشتكي أساسية اشتكي خوش إنسان خوش مرتاح إنسان بالك إنسان كمان مصير كسر خد السرين الشو كجني خلق زاكا تلاقي شاكي لقلا كذبة أو خلافي لقلا كذبة أو قدني أم أذان لك أم هالقدني خلق أزاد كاساكا صحابي برز إنك هي روايتي لسرة كبيغمري خويا بيان فنويتي بأصحاب برز كان بها ولا برز كان أسأل لو لا ولا شوي نوبل ولا رجاية ولا تبول كيو بونونا كابراك هاليد أهلي بهرشتا لما يسجل نبدو بركاته وجنابنا لمن شاكل الزانن هولاني برز سوكو بريدان شنو بدي أنا بياو يا ليك لها والله كان لقى بهلان شوبم لكن دو أم بياو برز أنا بزان أم بياو تشيكا شو نرجعك ورجوع قري القرآن خوينا تشيكا وشي ناكا سيدنا الرجل دوايا كيو كبينا ولا حتى نافر زكان جب جاكا إشتكي أوتوني كيشاني باز بيشاني أم بجدا قربي كبيغمري خوشويست أم بجدا صلى الله تعالى عليه وسلم خوشويست أم بجدا خوشي بيداوا سير كان بياو تناوي كأبيت ورجيسيهم بيانيا كيف يلا قربان والله من لما له درك لهم نتوراهم لما له عاجزبهم تنابوها هاتم كمان مش ليكي وان بدن بيغمبري خواه صلى الله تعالى عليه وسلم بو جناب يعني بو صحابة الرزاق لمال يا ابوه بيستوى شي ديت خواه بمنيش بله يتبقى والله يقول من حيث شيكي وامنية حتى أبو فرزانيك يبيني بأسايو بساديو بساناي هنيكم أنجامي أيام بلا كسر خمس السرين قدي همو كسر أمتي بيغمبري خواه أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم أزادكم أو شاكي لقلا كدمم أو بيواتي لقلا كدمم أو إسلاميتي لقلا كدمم إنسانيتي لقلا كدمم بإصلاح إمرو قديم كسياساتكم دي أمي كتوم مش دي بيغمري خوات بوهات ومن بوم هناوي كسيجال بي فرموين ومن هاولي برز دانيشتون هالكاس لو يالو درك لو رقايا وهادي كم كس أو أهلي بهشتا جاب اسم قلبي سليم كزنابتنا بسالتك أو قلبي سليم ألو برزوه إذا حال وكاب النمونة براسي قدوي كي شاكا قدوي كي شاكا براسي لمقابل سليم لقرآن بقلبك مريضة قلبنا خوش كان أولا كزوبا يقلا نابنوا بردوام هل لقمانا عجيب بقمانا كانوا چندي خلافته شبيه دوایت ئەمجاد آخر وازە هێنێ خۆش هەر باشە بەڵام ناگاتە ئەمایان کە قەلبوویە کە ئیبراهیم بەڕاستی تەناو سیفەتە لە قورئانە باسی ئەوەکە لە سوورەتی شوعەراشە کە باسی سەیدنا ئیبراهیمەکە دیسانە فەرمێ خوایە گیان لا توخزینی ڕۆژی قیامەتە من خەجاڵەت نەکەی یەومە لا ينفع مال ولا بنون ئەو ڕۆژەی کە نە ماڵ نە سامان نە هیچ شتێک سود ناوینێ إلا من أتى الله بقلب سليم تنها روجك أو كسيك هاتو بلا إخوة شون هاتو تلا إخوة بقلب سليم يعني سيدنا إبراهيم للروج قيامته فرمي إخوة يا من دم خدمته الروجا من خجالات منك
ئەوەی کە پێمە توێشوە باشە تەنها قەلبی سەلیمە. هەر ئەم مێژوی قەلبی سەلیمە بەڕاستی گە بچینەوە بە سەرنجی بین ئەوانەی کە توانیوانە لە ژیانیانە شتی باش تۆمارکەن کارە مەسئوولە، یعنی لە ژیانیانە قەرمانێکی زۆری چاکە هەیە، ئەوانە زۆربیان خاوەنی ئەم قەلبە سەلیمە بوون، توانیوانە بەم قەلبە سەلیمە زۆر شت لە ژیانی خۆیانە تۆمارکە چاکە زۆر کۆکەنەوە. بۆیە کاگەر بینەوە سەر ئەم بابەتە ئەگەر ئینسان ئیمانی بەخوا هەبوو لە ئیمانن بە ئەڵڵایەوات لێ دێ هەموو ئەوانەی کە مەخلوقی خوددان خۆش دەوێ کەوابوو لە نەفسی موسڵمانەوە قەلبی سەلیمە ڕق و قینە بەرامبەر موسڵمان جێ نابێتەوە، بەرامبەر ئەهلی بەرامبەر مەخلوقی خوا جارە کاجێ نابێتەوە، حتا ئەوانەیەکە بێبڕوان تۆ لەبەر بێبڕوایەکەی عەدوون لی، ئەوەیە چووکە لەبەر ئەوەی بێبڕوایە ئەگیناوەکو خودی خۆی بێ دوعا بۆکە. سەیدنا ئیبراهیم دوعاکە بۆ ئازەر، دوعای بۆکە، بەڵام کاتێک ئەم جایتر لەسەر کوفرەکەی لەسەر بێدینیەکەی گرنگ ئەوەیە ئیمان بە ئیلا بە بیللا وان لێ کات و هەموو ئەوانەی کە خوددا خەڵ دروستیکردن خۆشە بۆن. ئەم خۆشەویستیەکە و مامەڵەکردن بۆ قەلبی سەلیم مامەڵە بە خۆشەویستیەکە، مامەڵە بەڕق ناکە، مامەڵە بەقین و بەڕق لە دنیادا وا ئەکا لەوەی کە لە زۆر خێرمان بکە. حتا ئینسانی موسڵمان ئێستا لە دنیای خۆمانە کە ئاژین زۆر جارێ هەمومان ئیدعای دینداریەکەین، هەمووشمان ئیدعای دەرچوونەکەین بۆ ڕێگە ڕاستەکە و ئەچینەوە بۆ بەهەشت ئەچین، بەڵام لەو لاوە هەرێکەمان قەلبمان هەڵگری کۆمەڵە قین و ڕق لە بەرامبەر کتریانە. کاتێک ئەگەر لێ پرسین ئەم ڕقەمان لەبەر چییە؟ خۆ لەبەر کوفرێک نییە کە سەیدنا ئیبراهیم لە بەرامبەر ئازارا فەرمی لەبەر ئەوەی کە لەسەر شرکێکە لەسەر کوفرێکە. هەر موسڵمانەکەی نوێژەکە سنەت ئەنجامەدا عیبادەت ئەکا، بۆی مەڕاستی ئەم قەلبانە ناسەلیمن. قەلبی سەلیم ئەوەیە کە موسڵمانەکان خۆش بوێ، چونکە بەڕاستی کاتێگەنە قۆناغی موئمینی لە قۆناغی موئمینیە کاتێ موئمینین ئەبێ هەموو کەس لێمان ئەمین بێ، ئەگەنا موئمین نین. قورئانیش بۆیە کە ئەو خۆی لە دوای صفەتی موئمینەوە هێنا لە موسڵمانەی هێناوە، چونکە صفەتی موسڵمان بوون احتیمالی هەیە ئەمە کۆمەڵە ڕقماڵگەت بێ صفەت ئێستا نەفسمان تەواو پوختەنەوە بێ، بەس کە ئەگەمە قۆناغی موئمین بوون ئینەمە المؤمنون ئیخوە، ئەو کاتە تەنها موئمینەکان ئەتوانن برایەتی دروستکەن. بۆیە ئەگەر ئالەم قۆناغی نەگەین ئەم قۆناغ و مەرحەلەیە قەلبمان سەلیم نییە. ئەگەر خوا نەخواز من لە مزگەوتان نوێژە کرد و ڕقم لە براکەین بەرامبەرم بوو ئەوەی تەنیشتم بوو بەرامبەر مامۆستا ئیمامەکە نوێژم بووکە هەر لەبەرەوەی کە دیمەنەکەی لە من ناچێ، هەر لەبەرەوەکو من بیر ناکات و ڕقم لێ بوو، ئەوە موئمین نین بەڕاستی. چونکە ئەو تا براکەم لێم ئەمین نییە هێشتەکانە، لە زبانم ئەمین نەبوو، لە دڵم ئەمین نەبوو، لەوانە لە ژێریشەوە مەحاولەکەم شوێنەکەی لێ بسەنمەوە، لەوانەیە بۆم بکرێ لەسەر ئەو شوێنە لای بەرم، لەوانەیە بۆم بکرێ لە مەسلحەتەکانی بگرمەوە، تکات دەکا کە ئەمە لەگەڵ موسڵمانە ناگونجێن. وای بەڕاستی قەلبی سەلیم ئەم قەلبانن کە لە سۆنگەی خۆشەویستی مامەڵاکەن، بە خۆشەویستیەوە دێنە ناو کۆمەڵگا لەگەڵ هەموو کەسەکە تەنها خۆشەویستیە بەخشنەوە، تەنها برایەتیان هەڵگرتووە. ئەگەر بیانەوێ بەرامبەر تۆ مەسەن گۆڕ شتێکیشان هەبێ لە قاڵ بێکا ڕەخنەکە لێگرن خۆش بوێت، دڵت لە کەدار ناکا، لە قاڵ بێکاوکو هەدیە پێدەبەخشێ تۆ سپاسێکە لە بەرامبەریا، وەکو سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. ئەگەر چینەوە ناو هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ئەم نوقتە موهیمەتیانە بەدیەکەین، ڕوحەماء بینەهم، لە ناوی یەکترا هەمویان بەرامبەر یەکتر قورئان دەفەرمێ ڕوحەماء بینەهم، بەرامبەر یەکتر هەمویان بەڕەحم بوون، چونکە قەلبیان بەرامبەر یەکتر سەلیم بوو، بەرامبەر یەکتر هەڵگری قین و ڕق نەبوون. ئەوەی کە پێیان بوو ئەوان ئەیانویست خێریان پێ بوو، خێرەکانیان بۆ هەموو خەڵک بێ. بەڕاستی ئێمە دیندار نابێ ڕازید بین، ئەگەر شتێکمان لەلایە بە معنای کەلیمە جوانە دەبێ ئەو جوانە بۆ هەموو خەڵک بوێ جاد موسڵمانە، چوو پێغەمبەری خوا پێفەرمووی عەلەیهی سڵات وسەلام نابمە ئیماندار تا ئەوەی بۆ خۆم خۆش پێخۆشە بۆ خەڵکیش پێم خۆش بێ. عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێکە لە زانا گەورەکانی جوولەکە، اعتیبارێکی زۆر گەورەی لە ناو جوولەکەکانە هەبوو. یەکێک بوو لە قسە ڕۆشتووەکانی ناو تایفەکانی جوولەکە لە مەدینەیە. وەختی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم هیجرەتەکات و کۆچەکات بۆ شاری مەدینەی پیرۆز، خەڵکیان بزانن ئەم پیاوەی کە هاتووە لە پێغەمبەری خوام حەزەکەن بیناسن، قەرەباڵغی زۆر دروستە بێت. یەکێک لەو کەسانەی کە هات پێغەمبەری خوا ببینێ صلی الله عەلەیه وسەلەم کۆمەڵێ پرسیاری ئامادە کردبوو تا تاقیب کاتەوە بزانێ ئەمە ڕاستەکە لە ئیدعای پێغەمبەرایەتی خود ڕاست ناکا. ئەفەرمێ هەر هات و ناوچاوانی مبارەکی ڕەسوڵ اللهی بینی صلی الله عەلەیه وسەلەم. عەبدوڵڵای کوڕی سەلام فەرمووی ئەمە ناوچاوی درۆزن نییە، ئەمە ڕاستگۆیە، لە ناوچاویە ڕاستگۆیی و پاکی پرشنگەدات.
یەکسەر شایەتمانی هێنا و فەرمووی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله صلى الله عليه وسلم. ئیمانم هێنا کە تۆ پێغەمبەری خوایی صلى الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. زۆر قورسە، عالمێکی گەورە، اعتیباراتێکی گەورەی هەیە لە ناو جوولەکەکانە، ڕێزێکی گەورەی هەیە. مسلمانە بێ و تەسلیمە بێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و حاڵەتی ئیجتیماعی و کۆمەڵایەتی بۆ لە دەستدانی سوڵتە و دەسەڵات و پارە و مەکانەتی کۆمەڵایەتی بۆ لە دەستدانی خزمەکانی. عەبدوڵڵای کوڕی سەلام مجامەلەیەمانەی هیچ نەکرد، ئیمانی هێنا، ساغ بوو لەگەڵ خوای خۆیان وە خاوەنی دڵێکی سەلیم بوو. هەر لە جوولەکایەتیشە دڵێکی پاک و ساغی هەبووە. ئەوانەی دڵپاکن خوای گەورە ڕێگەی هیدایەتیان پیشانەیە. ئەوانەی دڵپاک نین ئەگەر لە ناو هیدایەتی شاو لە زمرەی هیدایەت دراوان ببینرێن لە ناو خەڵکە، خوای گەورە ئەیان ناسێکەوانین نەعوذ بالله زۆر جار خوا پەنامان بات ئەوانە دڵڕەش دەرەچن، زۆر نزیکە لەوەی کە عاقبەت شەڕ دەربچن وە خەڵکیش هەرنەیان ناسێ کە عاقبەت شەڕ بوو. ڕەنگە کەم کەس بیان ناسێن یاخود نەناسرێن و لە بازاڕە گەورەکەی قیامەتا دەرکەوێ خوا پەنابە ئەمە فڵانە کەسە عاقبەت شەڕ بوو، ئەمە فڵانە کەسە کە خوا وەری نەگرت، ئەمە فڵانە کەسە کەوا بەو جۆرە. عەبدوڵڵای کوڕی سەلام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت یەکێک بوو لە خاوەنی دڵە سەلیمەکان، دڵ ساغەکان، دڵ پاکەکان. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەجلیسێکا دانیشت بوو، فەرمووی ئێستەیەکی کێتە ناوتان ئەهلی بەهەشتە. ئەفەرمێت لەو کاتەیە عەبدوڵڵای کوڕی سەلام هاتە مەجلیسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەحابەکان زۆر پیان سەیر بوو، ئەم پیاوە ئەهلی بەهەشتە ئەبێ چی بکات، ئەبێ چ عیبادەتێ بکات. یەکێکیان کەوتە دوای عەبدوڵڵای کوڕی سەلام و ڕۆشت لەگەڵیان، وتی ئەی عەبدوڵڵا مژدەی پێغەمبەرت بەمێ صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ئیسە کەسێیە بۆ ناوتان و ئەهلی بەهەشتە کە جەنابت بوویت، تۆ چی ئەکەی تاوا ئەهلی بەهەشتی؟ سەحابە گەڕاوە بە دوای ئەو شتانەی کە یان کا بە ئەهلی بەهەشت، یان کا بە ئەهلی عاقبەت خێری، یان کا بە ئەهلی ساڵحەکان و مەجلیسی ساڵحەکان. ئێمە چەندێ بۆ ئەوە ئاگەڕێین، چەند بە دوای ئەوە ئاگەڕێین، چەندێ بە دوای سینە سافیە ئاگەڕێین، چەندێ بۆ قەلبی سەلیم و قەلبی ڕاست پاک ئاگەڕێین، چەندێ خەریکی خۆمانین تا دڵمان ئاوا لێ بێت. فەرمووی وەڵڵا هیچ وا شک نابم لە خۆمە، نازانم. سەیری پاکی عەبدوڵڵای کوڕی سەلام کەن. بەعزێ کەس جاری وا هەیە بێ ئەوەی خەڵک تعریفی کرد بێ خۆی تعریفی خۆیەکە، من وام من ئەوەم کرد، من ئەو ڕابردۆ پاکەم هەبوو، من خزمەتی ئیمان و مسلمانانم کرد، من چیم کرد، من خزمەتی نیشتیمانەکەمم کرد، ئەوەم کرد. عەبدوڵڵای کوڕی سەلام استیغلالی ئەم حاڵەتە ناکا بڵێ ئاتی وەختی ئەوەیە باخۆم وەڵڵاهی الحەمدولله شتم زۆرە و نازانم لە کامیانەوە دەست پێ بکەم. نا، عەبدوڵڵای کوڕی سەلام فەرمی وەڵڵاهی شتێک شک نابم، بەس دوو شتم تایە. یەکێکیانەوەیە هەر شتێ پەیوەندی بە منەوە نەبێت خۆمی لە قەرە نایەم. من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. حديثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم حەدیثە ئەفەرمێت چواریەکی ئیسلام، ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چواریەکی ئیسلام بریتێ لەوەی کە سینە ساف بی، لەوەی هەر شتێ پەیوەندی بە تۆ نییە وازی لێ بێنە. ئێمە تێکەڵ بە هەموو شتێک بووین ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆیە. قسە لەسەر هەموو کەسێکەکەین، قسەی سیاسیەکەین، قسەی کۆمەڵایەتیەکەین، قسەی بازرگانی و تیجارەت و یعنی هەموو شتێک لە هەموو شتێکە ئەدوێین. بڕۆ ئەو جیهانە گەورەی سۆشیال میدیا بزانە چەند قسەی تیاکەین خۆمان، چەند ڕای تیا دەرەبڕین، چەند کۆمنتی نەشیاو ئەنووسرێت، چەند جوێن ئەدرێت بە ناوی ئیسلامەوە، بە ناوی خزمەتکردنی دین و ئیسلامەوە تۆ چەند جوێن ئەدرێت بە خەڵک، چەند خەڵک کافرە کرێ، فاسقە کرێ، ئەهلی مزگەوت بە فاسق و مبتەدیع و مشریک و پەنا بەخوا. ئەم دڵڕەشانە لە چۆ هاتوو؟ کێ پەروەردەی کردووە؟ کێ هێناونی؟ چۆن وایان لێ هاتووە؟ چەند ترسناکە ئاوا بڕۆن.
ئەفەرمێ یەکەمیان من تەنها ئەوەم تایە کە هەر شتێ پەیوەندی بە منەوە نەبێت تەداخلی ناکەم قیامەتم زۆر خەتەرە ئەگەر من لە خۆم قسەی لە شتێکا بکەم بەڵێ بۆ شتێ بکەم وانت دەرنەچێت بوختانێک تەئیدی بوختانێک بکەم کە ئەکرێت با خۆمان پارێزی ناسە دووهەم فەرمۆی دڵم بەرامبەر هیچ ئیماندار و مسلمانێ هیچی تیانە هیچ غەل و غەشێکی تیانە وەڕقم لە هیچ مسلمانێک نییە لە هیچ کەسێک نییە ڕقم لە خەڵک نییە الله دەوتی واللهی ئەو دوو خەسڵەتە جوانەیە تۆی کردووە بە ئەهلی بەهەشت عەبدوڵڵای کوڕی سەلام یەخوە پیرۆزی بێت دینی ئیسلام پێمان فەرمێ بێ دڵە پاک بێ براکەتی خۆش بێ بغز لە دیندا هەر بۆ هەر ئەوەشی لا هەر کە ئینسان بغزی هەبوو ماوەسە زوو تەمەنی ئەڕوا ئەبێت دڵێ پاک بێ سینە ساف بێت دین کەمادام سپاس بخوا ئەم قورئان لەو سنگەمانە نابێ بغزی ئینی تیابێ وایە خزمەتە ماوەسە نمونەت لا هەیە یعنی پیاوێکی قەدیمی پیاوێکی بە تەمەن یاخود مسلمانێک کە سینە ساف و دڵپاک بوو کە بەڕاستی خۆش ژیاوە ینی ئینسان زۆر خۆشە ژێگەر دڵپاک بێ وەڵام من نمونەی زۆر جوام لایە هەر ئێستا حالیان من خەزوورێکمەیە خەزوورێکمەیە بڕواکەمەوەسا یعنی ئێستا خوانە خواسە شتێکی لەگەڵا بکە ناڵی لەگەڵەوە بووە قەت گوێ نایەتێ سپاس بەخوا ئەلحەمدولیلا نییە ئەوەنە دڵەکەی پاکە و سنگێکی فراوان و ئەست گوێ بە ئەو بغزوشتانە نایە زۆر زۆر لە الحەمدولیلا لەشی ساخە و سپاس بەخوا زۆر بەخۆشی ژەژی نمونەم لایە ئەرە وەڵا ئەوەیە سەکانە خۆش ئەگەر شتێکت ما بێ نمونەیەکت ما باسی وەڵی ماوەساگیان ئێمە دنیا ئەوە نایەنێ منەوە نازام ئەسەبن تۆ کەی بە تەمان تا بەیانی بژین نەوەڵا یعنی ئینسان بۆ ئەبێ براکەی خۆی عاجز بکە لەسەر شتێکی لاوەکی یعنی دنیا ئەوە نایەنێ هەر ئەو کەسە ئیباتەوە دڵی پاک بۆ دڵی ساف بوو خوای گەورە لێ ڕازی بێ ئێبێت ئێمەش تەجربەیەگەر پیاکەین یعنی ئینشاڵڵا خوای گەورە سەر دینەی خۆی بسەمرمان کە عاقبەتمان خێر بێ ئەو بیرکەوتنەوە دینداریانەمان نەما بێکردنەوەکردنەوەکان وەتە بکەین با دیگەرایی و دنیاداری ئەەکەین نەک دینداری بکەین ئەوەندەی ئیشمان کردووە سەد دنیاداری و ئینتیما دنیایەکە و جەماعەتگەرایەکەمان قوڵ کردووەتەوانێ ئەوە ئینتیما ئیمانیەکە و بڕوابوون بە خودا و مەسەلەی حوب و خۆشەویستیەکەمان لە خۆمانە کاڵ کردوێتەوە بۆیە زۆر جوان هەیە لەسەر ڕووکەشی کردارێک من ڕقم لە تۆوە بێ لەسەر ڕێیەکی جیاواز ڕقم لە تۆوە بێ لەسەر ئەوەی لە تاقمەکەی منی ڕقم لە تۆ بێت چونکە ئینتیماکان من کەوتە ئەسڵ کە ڕاستی غەڵەتە برایەتی توێنەرەوەی ئەو بابەتانەیە توێنەرەوەی هەموو جۆرە ئینتیما لە کۆمەڵگەدا مەسەل لە کۆمەڵگا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێت دەعوها فەئینانەتینە بۆ ئاەتی قورئانیە باسێکە کە ئەمن گەلان و قەومەکان هەمووی ئاەتی خوای گەورە زبانی جیاواز و نەتەوەی جیاواز بۆ پێغەمبەری خوا فەرمێت دەعوها فەئینانەتیها نابێت ببێتە دیاردە نابێت ببێتە ئامانج نابێت ببێتە شتێکی ئەسڵی تۆ تەنە ئەوکەی بە ئەسڵ لە کۆمەلگا گوانە بکاتە شەڕ دروستە بێ کۆمەڵ ئاشتی دروست نابێ بۆ هێنانی ئاشتی و کۆمەلگەیەکی پڕ لە خۆشەویستی ئەبێ ئەو ئینتیمانە لە شوێنی خوانا ببن بمێننەوانێک گەلی کورد خاوەنی کیانی خۆی و زبانی خۆیەتی بەس نابێ ئەوەندە بکرێ بە ئەسڵ هەرچی کورد نەبوو تۆ بە خەڵکی باشی نەزانی مافی ژیانێکی پێ نەدەی بۆیشی نەبێ ئیمارەتی ژیانی خۆی بکە بۆی نەبێ مەسەڵەن ئیدارەی خۆی بکە نابێ بگاتەوە حەدە ئەمە هاتوین بەڕاستی لە دنیادا ئەمەمان زەق کردوتە ئێستا چونکە دنیای گەرایەکە ئەمڕۆ دنیای مادی گەراکە هەموو شتەکان لە مادەیە بینێتەوە و هەموو شتێکی کردووە بە بڵێن خەڵک ئەهێنێتە ناو کایەوە بۆی کە کەسە خۆی بۆ خودی خۆی بژێت چونکە دنیای مادی گەرایی وا فێری ئینسانەکە کە تۆ خۆیت کاو تۆ هەیت خۆت هەی بۆ خۆت بژی بۆ کەس مەشی کاو بۆ تۆ بوونی خۆ بسەبێنە دەجیادا بوونی خۆشەوە بزەبێنی بوونی خۆش بە بوونێکی مادی و دەرکەوتنە ئێمەش خەریکی بەڕاستی لە ئیماندارەکانمان ڕەنگی ئەم واقعەمان گرتووە کە ئەمە غەڵەتەکەین بەڕاستی چونکە ئێمە گەوا بکەین لەگەڵ ئەوانە کاتە جیا نابینەوە بۆیە ئیمانداران پێویستەکە بێنەوە سەر ئەم ڕەوتە ئەسڵی خوان کە قەلبی سەلیم ئەو قەلبەیە بەڕاستی پڕ لە خۆشەویستی بە بەرامبەر یەکتر قین لە یەکتر هەڵگرن وەلا بەرین لە باتیەوە خۆشەویستی بۆ یەکتر برایەتیمان سۆز و مێرەوان سوودەکەی بەڕاستی یەکێک لەوانە بریتیە لە چێژبینین لە ژیان هەر خودی ئینسان لە موسڵمانە دنیا چێژەبینە لەوەی کە قەلبی سەلیم بوو چونکە بە بینینی هەر ژمارەیەکی موسڵمان لە هەر شوێنەکاتەوە زەحەتەکەیت بەڵگە قەلب نەخۆش بوو ژمارەی کەمێکیان زە بۆ خەفەتە خۆی چونکە تاقمەکەی تۆ نییە
ئەو سیراعە ناجوەری لە ناو موسڵمانان هەیە تۆ بەردەوام خەفەتی پێخوانگە قەلبت سەلیم بێ بەردەوام لەزەتی لێبینی یەک سەجدە لە شوێنێکات ببرێ و گەنجێک موسڵمان ببێ هەر ئینتیمایەکی هەیە تۆ گەز باڵای پێەکەی خۆیکێکە لە سوودەکانی بەڕاستی سوودێکی تریان لە ژیان تا فێرتەکە بەڕاستی پێدانی هیوایەکی زۆرە بەخشێ پێت کە بەرهەمی کارەکانت ئەو هەموو ڕەنجا کێشید ئەبینی بەرهەمەکەت هەیە بەرهەمەکە ئەبین و جا بەرهەمەکە شەر نییە لەو تایفا بێ کە خۆت ئەبینی هەر کەسێک کە بەدەم خەڵکی بینی ئەلحەمدولیلا لە بازنەکە زیار و خزمەتەکە خۆت بۆ خۆت هەیوا بەدروستە بێ هیوایەکی زۆرت پێدا شتێکی ترمە بەڕاستی بۆ قیامەتە چونمە بۆ خزمەت خوای پەروەردگارە کە ڕوومان دێ لە پەروەردگار سابڕین بڵێن خوایە ئێمە مومین بووین بەڕاستی مومین بووین لە پەیامەکەی تۆ تێگەشت بووین لەبەر خاتری ناسینی تۆ بۆ ئەڵڵا من ڕقم لە موسڵمانان نەبوو بەخوا بێ ئاوە تێبگەین لەبەری بڕوان بە ئەڵڵا هەیە و ئەوەش بڕوای بە ئەڵڵا هەیە و ئەوەی سەجدە بۆ ئەڵڵا با لەبەر ئەوەی سەجدە بۆ ئەڵڵایەکە باکە من خۆشمەوێ ڕقم لە هیچ کەسێک نییە حتى ئەوەی دەستی ئەڵڵا کە دەستکردەکانی ئەڵڵان هەمیان خۆشەوێ بۆیە ئەو ساڵحانەی پێشینی خۆمان ڕەحمەتی خوایان لێبێ کاتێکە ئەچوونە هەردێک ئەچوونە دەشتێکەوە زۆر جار هەیە ئاوەکە دەڕۆشتن زۆر بەوردی دەڕۆشتن من مامۆسام هەموو پرسیارم لێ کرد ئەمگوو بۆچی وایە فەرموو ئاخر ئالیواڕۆم نەبادا قالۆنچەیەک لەمادا مێرولەیەک نەبادا شتێک هەبێ قاچی پیا بنێم ئەمگوو بۆی گۆخە چووکەویش مەخلوقی خوایە خوای گەورە فەرمانی پێکردو من بێت چاک بم ئەو بکوژم خراپم کردووە چگە هیچ زەرێکی نەنداوم خوا کاتێ ڕێداوە دوو پشکە بکوژم کە پێمەوەدا ئێستا کان لەم دەشتای شوێنی خۆی دماتمە شوێنەکەی و نەبێ لەرەم بیکوژم ئەگە بێتە ماڵەکەی منەی کوژم چۆ ماڵەکەی من شوێنی خۆم بەس من چمە ماڵی ئەو بیکوژم زەرە دەکەم خراپم کردووە هەم تێگەشتن زۆر جوانە مێرولەکان لەم دەشتای شوێنی خۆیانە من لێرە بیان کوژنتر غەڵەتەکەم بەزەگە مێرولەکان بێتە ناو ماڵەکەی منەوەیان دەریەکەم چووکە شوێنی ئەو نییە مەفهومێکی جوان بەڕاستی فەرموو کاڕۆژ حتا مەسەڵەن هەندێک گیا هەبوو قاچیان پێ نانە ئەیگوت چووکە ئەو گیایە ئەوە خۆراکی گیاندارێکی ترە پارێزگاییکردن لەو گیایە پارێزگاکە بۆ چی ئەیگو بە چووکەوە ئەوە خۆراکی مەخلوقێکی ترە من بە چه حەقی بێم تیاکی بەم یا ناشرینی کەم دەوەر ئەو هەستە چی دروستەکە ئەم هەستە بەڕاستی هەستی ئەو قەلبی سەلیمەیە کە دێواتێ گەشتووە خودای زۆر خۆشەوێ ئەڵڵای خۆشەوێ ئەوانش مەخلوقی خوان و هەموو مەخلوق واش لەم سەرزەویان مشتەرەکەن ژیانیان پێکەوە هاوبەشە من بە قەدەر ژیانی خۆم پێویستی ژیانی خۆم بە ئیسفادە لە گەردوون کەم لەم زەویە بکەم نابێت زیاد لەوە حەقی مێرولەکەش خۆم حەقی مالێکیش خۆم حەقی مەسەڵەن مانگاکە حەقی بزنەکە حەقیەوە نەخۆم ئەمە بەڕاستی کێ دروستێکە ئەمە قەلبی سەلیمە ئەم قەلبانە بەڕاستی لە کۆمەلگا بن ژیان زۆر خۆشە بێ بۆیە حتا ئاسایشی کۆمەلگەیش ئاسایشی ناو نیشتیمانیش بە قەلبی سەلیم بەڕاستی دابی نەکرێ حتا گە بدوێ شەڕکەم کەیتەوانێ ئەگە محکەمەکان بیان و ئیسلاحات کەن پۆلیس ئیسلاحات کە پێویستی بە دروستکردنی ئەم قەلبانەیە ئەگە ئەمە بێ سڕاع نابێ و کاتە نێزاعەکان زۆر ئاسان حەلە بن کێشەکانی بینمان زۆر حەلە بێ چەند پیاوی گەورەمان هەبوو کاتی خۆی زۆر لەوانەیە زۆر مافی خۆشی هەبوو بێ بەس کازانیوێتی مەرابەرەکەی سوورە لەسەرەوەی کەسە ئەو مافە زوڵمێکەکە توی کاکە با تووشی گوناه نەبێ من لە خۆم خۆش حەقی خۆم خۆشە بم ئەوە قەلبی سەلیمە بەڕاستی قەلبی سەلیم فێرە بێ حەقی خۆی وازێنە بە خاتری کێشەیەکی دەرزوز نەبێ لە کۆمەلگا بیری نەکە چونکە پێی وایە ئەوەی لە ئەمە دنیا کاتی خوار بەجێ هێڵم دەبا ئەم کاتە بۆ خۆی دڵی پێ خۆشە من بەشتێکتر دڵم خۆشەکەم بەرهەمی ئەمەم زۆر گەورەترە لەوە ئەمان دنیای بڕێت بە هەتاییە ئێمە ئەگەر لەسەر فەرمودەی خوا و پێغەمبەری خوا فەرماوانەی کە ڕق و کینە لە دڵیان هەیە هەمیشە خەم و پەژارە و ناڕەحەتی دەیانەگرێت خوای گەورە هەمیشە ئەمرمان پێکا کە بەرامبەر بە مسلمانەکە دڵمان پاک بێت دڵپاکی یانێ ئەوەی کامیشە دڵە فراوانە ڕوود گەشە بەرامبەر بەوانەی کە حتا ئەگەر تاوانێکشت بەرامبەر بکەن ئەگەر ئینسان لێبوردەیی هەبێ لێبوردەینی بەرهەمێکی سەمەرێکی گەورەیە بەرامبەر بە ئینسانەکە چونکە خوای گەورە فەرمێ ئەوانەی کە تاوانە لەگەڵاکەن بەرامبەرت تۆ پاداشتەکە ئەوەیە کە لێبوردنت هەبێ بەرامبەری هیچ کەسێک بەڕق و کینە تا ئێستا نەجاحەتی نێناوە داوامانەیە لە مسلمانان کە بەرایەکی خوشکێکی خزمێکی کەسێکی کاوا ڕق و کوینەیەکی بەرامبەرەکە ئەم دڵفراوان بەدڵی گەورە بێ هەمیشە و چونکە بەوە ئێمە سەرکەوتوو دەبین و سەربەرزی دنیا و قیامەت دەبین ئینشاءالله کەس نمونت لایە کە کەسی بینی و یا بیستوتە لە منطقەی خۆتان لە ناوچەی خۆتان یا خەڵکی ئێرە هەر کەسێم کە زۆر دڵپاک بۆ زۆر وەکو جەناب فەرمی
لێبوردە بووە شتی قەزەیە قەوماوە بڵین قەدەرێکە شتێکە کەچی ئەو زۆر ینی بەڕاستی خەڵکی خسۆ سەرسامیەوە وەکو چۆنەڵێ لای خوای گەورە مەقامێکی زۆر گەوری دەستی خۆی خستووە ئێمە لای خۆمان جارێکیان حتا بەنسبت نەبێ بەخوا پێشان بەتحی وەکو منتەقی هەورامانی خۆمان چەندەها کەسمان وەکو بڵێ سەیارەی لێیاوە ئەمری خوای کردو لە گەولە لە بچووکە هەمیشە ئێمە وەکو منتەقی لە منتەقی هەورامان لێبوردنمان بووە یەکێک لەوانە کە ئێمە براژنی ژنی برایکم کە حامیلەش بسعای یانزەی شەو لای سۆڵەکە سەیارەی لێیە بەو حادثەیە فەورەن مفاجئ ئەمری خوای کرد ئێمە هەمومان دوای تازە ئەمانە جەماعەت کە هاتن لە ماڵمانە ئێمە بڕیارماندا وەکو برایان کۆبوونەوە کە سوکاری ئەفرەتەکە وتمان خی گەورە دەفرە عەفەڵڵا و ئەماسەلە ئێمە لێبوردنمان هەبێ بەرامبەر بەوانەی کە ئەم تاوانێک کردووە کابرا لەوانەیە متعەمد نەبووێت یەکێک کە تاوانێکت بەرامبەر بکە متعەمد دەبێ قەزا و قەدەر بێت ئینسان ئەبێ لێبوردنی هەبێ بەرامبەری ئەگە زانیشت متعەمد ئەوە خۆی گەورە ئیتر خۆی جەزا و پاداشتی لای خوا خۆی باشترزان ئێمە بەرامبەر بەو تاوانی کە کرا بەرامبەر بەم ئافرەتی لا ئێمە قەدەرێکی ئیلایی وتمان ئەمە قەزا و قەدەرە و نە ئەو پێی خۆش بە نە ئێمە لێبەدنمان هەبوو ئەفومان کردو ئەو ماڵ ئێمەش ماڵی خۆی وتمان با خێر و پاداشکە بگەڕێتەوە ئینشاڵڵا بۆ مردۆکەمان بەهەوو لایەم و محبەت و براتی و کەسایەتی زیاتر لە نێوانمانە دروست بێت هەتا دڵپاک بی بۆ خۆت باشە هەتا سینە ساف بی بۆ خۆت باشە بەس زۆر حاڵەتەیە تۆ ئەو دڵپاکیە دەگەڵ بەرامبەرەکەتە ئەنوێنی بەرامبەرەکەت بە ڕوخسار وایە کەچی لە پاژملەوانە ئەینا هەتا مەبەستم خوانیە من خی گەورە بە هەموو شتێکەزانم من مەبەستم ئیسم بینی من و بەڕێستا ئەو شتەی کە تۆ بەرامبەر من ئەینوێنی لەوە چە نەرمێکی زۆر باشی تیاابێ منیش بزەیەکەم بەدەم تۆ بەس لە بدواوە لەوە شێوانە بم ئەگینا هەموو ئینسانەکان ئاوا بێت لێبوردن حتا هەبێکەمە لە ئینسانیەتیش هەموو ئینسانیەتێک هەموو دیانەتێک لێبوردنی تیانەبێ ژیان بەردەوام نابێت. ساڵحانی پێشین مێژوی گەوران تۆمارکە لە بین زانە گەورەکانی پێشین ڕەحمەتی خۆیان لێ بێخوا توانیوانە مووقیفی گەوران هەیە جارێ وا هەبوو مامۆسای بەڕێزی وا هەبوو لەوانەیە نەقدی لە کرابێ لە سەدان مەسئلەیە خۆگە ئێستەکانە بێ نەقدی بکەی دنیانێتەوە یەک بەڵام هیچ مووقیفێکی نەنواندووە کاتێک کە هاتم گەڵدانیشتووە توی قسەکانتانە خەمە سەر باشە یەکەم دلیلتان چییە بەدەلیلەوە حتا مەسەن قازیەکان زۆر جار هەیە لە مووقعی قەزایی خۆیانە دوو مامۆستا کۆبوونەتەوانێ نەقدیان کردووە قازیش بووە گوێگە تۆ بیان باشە دوایم جاوی دێ باشە ئەمە دلیلەکەمەوە دلیلی ئەوەیە کە زانیان دلیلە بە قۆتە تێوە وەڵا شاهێ دەبین دلیلەکە تۆ بە قۆترە لە ئێمە ئەمانە بەڕاستی قەلبی سەلیم دروستیەکە ئێستا بۆچی ئێمە ناگەینێتە جای وایە خلافەکان لە بینی دوو تاقمە یا دوو گروپە خلافێکی فقیە مەذهبیە بۆچوونی زانایەکە بۆچوونی بەڵام ئەو دلیلی دارانیشە پێکوەستە ئەم بۆچوونانە کاکە بەڵام خلافەکەی نستا ئەمە بۆ دلیل من دلیلی تۆیە هیچ تێگەی تۆ بە قۆتی تۆ بیگاکەمی بە قۆتە بەس خۆن مەجای تیا کەسەمان بەسەن بڵین کاکە خاوەن دلیلی خۆمان بین نامین نەکاتەوەی کە ڕقم نەدەتۆ ئەکاتەوەی کە ڕقە لە من بێ ئەم فەهمە بۆچوە قەلب هێشتا سەلیم نییە قەلب لە پشتێوانە کۆمەڵێک ئامانجی تری مادیە هەیە ئەو خۆشەویستی ئیمانیە کە خۆشەویستی ئەڵڵایە نەگوازاوەتە بۆ مەخلوقاتی ئەڵڵاه کاتێک گەڵم ئیمانم بە ئەڵڵاه هەیە ئیمان بە ئەڵڵام تەوزیف نەکردوە لە ژیانە بۆ یاڵم هەموو ئەو ئەسڵانی کە ئیمان ئەسڵەکانی ئیمانمان هەیە هەر هەمیان وەزیفەیان هەیە مەسەڵەن بۆ نمونە لە قورئان سەرنج بە کاتێک سەرماسی شایەتی دان و باسی شاردنەوەی غەیب و باشی شتەکانی کە بین ژنوبێ ئەگەر ئافەتێک ئەگەر ئەمێت دەکەی مرد و ویسی شوو بکاتەوە قورئانە فەرمێ ئەگەر شتێک لە مێشت لە سکتانە هەیە ڕەحمتانە هەیە مەی شارنەوە ئەگەر ئێوە بڕاتان بەخوا ڕۆژی دوایی هەیە ئەو دووشتە وەزیفەی ئەوە حەلەکە ئیمان بە ڕۆژی قیامەت و بەخوا بە ئەڵڵا ئەبێ غەیبیات لە دنیادا ئەوەی کە هەیە و بەرام پەیوەندی بە حوکم و حرام و حەڵال نێشارمەوە ئەگەر لەوە زەعیفێ شارەتەوە بۆیە خوا فەرمێ ئەگەر ئیمانتان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە بە ئەڵڵا بە ڕۆژی دوایی هەیە لە نەشمان فەکر بڕاتان بە مەلایکەکان و بە پێغەمبەران هەیە بە کتێبە ئاسمانیەکان هەیە لەوێ وەزیفەی ئەمانە ئەم سێشتە ئەتوانێت ئەم حەقیقەتە لە دەرخا ئەگەر کەوابوو کەسێک بینی لە شایەتیدانە حەقی شاردەوە ئەوە زەعف لەکوێ هەیە لاوازی لە ئیمان بیللا و ڕۆژی دوایەکە هەیە ئەگەر کەسێکی بینی لە ئەحکامە شەرعیەکانە عادل نەبوو ئەو بڕوا بە کتاب وڵاکەشی غەڵەتە هەڵەی تایە
بۆیە کا لە بڕابوون بەر لە حکمدانەکە عادل و بدات پەروەر نییە. ئەگە کەسێکی بینی لە گەڕان لە بڕیاردانەکان نەگەڕایەوە بۆ حکمی پێغەمبەری خوا صلی الله وسلم بەسەریا تێپەڕی بڕوامن بە نەبی بە ڕەسوولی خەڵی تایە خۆشی ناوێ. ئەگە خۆشی بیستایە چۆن سەر قسەی بۆ بکە ئەو مخالەفەیەەکە. ئەو دیارە خۆشەویستیگەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام نەگەشتە خۆشەویستی تەواو. بۆیە بەڕاستی ئوسولی ئیمان یعنی ئێمە کە شەرحیەکەین تا ئێسەکانە وەکو تەنها بە سادەی شەرحیانەکەی بەڵام خۆیان زۆر بەهێزن، خۆیان زۆر گەورە زۆر فراوانیشن، قوڵایەکی زۆر قوڵیان لە ناخی ئینسانە هەیە وەبێ بۆ قوڵایەتە لێ تێگەین کە من هەموو جارە وتومە پەروەردگار ئەو ئەسما و سیفاتە کە ڕیزەکە لە خۆڕایی نییە و ئەو هەموو ناوانەی خۆی پەروەردگار لە چەندین ئاەتە دووباراکاتەوە ئەوە بۆ ئەوەیە کە من و تۆ لە ناخمانە بۆ قوڵاییەوە خوا بناسین کە بۆ قوڵیە ناسیمان لە هەموو تەعاملمانە ئەبینەوە ئەچینەوە بۆ پەیامەکەی ئەو لا نادەین لێ وڕازیش نابین لا بدەین چێژی دابین لادانەکەی هەر خوا نەخواز یەک جار لادا بەردەوام تۆ ئەو تاک و ڕاستێکە دوو خەفەتی بۆ خۆی عزێتی پێکەشی بەڵام لە پێناوی ڕاستکردنەوەی یەک دانە هەڵەت ئاگە چەنە عزێتە بن هەر چێژ نەبینیت. ئەمە زۆر مهمە بەڕاستی لە ئینسان دروست بێ ئەوەی بەڕاستی و قەلبە سەلیمان دروست قەلبی سەلیم بەڕاستی پێم وایە گەڕانەوەی بۆ ئەسڵەکانی ئیمان و تێگەشتنە لە ئوسولی ئیمان. هەر کاتێ ئوسولی ئیمانمە بە معنایەکی کەلیمە بۆ معنای قورئانی لێ حاڵی بووین ئەبینە خاوەنی قەلبێکی سەلیمین. گەر خوا نەخواست بەو معنای قورئانی تێنەگەشین حەزەکانی نەفس و بەشەکانی نەفسی ئینسان و خواستە ئینسانەکانمان تێکەڵ کرد لەگەڵ ئیمانداریە بێتە قەلبە نەخۆشەکان. قەلبە نەخۆشەکان بەردەوام نیفاقیان هەیە بەردەوام مەسەڵەن خوا پەنامان بادلا چێژی بینە لە غیبەتکردنی براکەی چێژ ئەبینی لە غیبەتکردن تاقمێ دانیشی غیبەتی تاقمێکە چێژی لێ ئەبینێ کەمە زۆر خەتەرە بۆ ئینسانی ماندار. من چێژ ببینم لەوەی غیبەتی براکەم کەم غیبەتی تاقمەکەتی بەرامبەرم کەم چێژ ئەبینێ لە بەهەڵا بە زەحمەت ناڕەحەتبوونی براکەی ئەگە تاقمەکەی بەرامبەری تووشی ئازا ببن تووشی لە پێچینەوە بن پێی خۆشە گەز باڵای پێەکە نەعوذ بالله خەتەرترین خەتەرە ئەو مەسەڵەن کە من حەزکەم ئەو تووشی کێشە ببێ. چێژ ئەبینێ خوا نەخواسە لە چی چێژ ئەبینێ لە لەکەداربوونی و عیبداربوونی براکەی هەر لەگەڵ ئەو عیبدار بێ ئەم چێژی لێ بینێ کە بەداخەوە ئەو بۆ موسڵمانە بێ بەردەوام جێگەی خەفەتی بێ. حادیثی ئیفک لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نمونەیەکی زۆر گەورەیە بۆ بابەتە کەوانە هەموو ئەسڵەکانی ئیمان لێ لە دوو تاقمەکە جیاکاتەوە ئەوانەیان ڕاستگۆنەوەنەشیان کە نیفاقیان هەیە وێ قەلبی نەخۆش ئەم قەلبانە بەڕاستی ئەم جۆرە نەخۆشیانیان هەیە و بەردەوام ئەمەش بە پاشە زانێت تەوزیفیشەکە لە کۆمەلگایە نەخوا نەخواست خۆی هەیەی لە خەڵکی تریشا تەوزیفێکە لە خەڵکی تریشا بەرهەمی هێنێ گەنجەکانی دەوروبەری خۆی وا فێرەکە کە وا بیرکاتەوە کە بانگەشەی بۆ کە خوا پەنامان بە کە دیسان بانگەشە بۆ نەخۆشیەکەیە لە ئەسڵا بێ بگەڕاگەڕێنەوە بۆ پەیامەخواییەکە کێمە بڵێن کاکەمانە موسڵمانن هەموو موسڵمانانیش برای موسڵمانانی یەکترن ئیماندارین ئێمە پێکەوە بەخوا ناگەینە ئەو ئیمانەی کە بمەبەتە بەهەشتەوە هەتاکو ئەوەی کە هەمانە لە کردارەکان ڕێکی خێنەکە خەین لەگەڵ پەیامەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام تاوەکو قورئانی لێ نەکەین وەکو خوای گەورە داوایەکان لێ نەکەین ناگەینەوە پلە بەرزێکەوان پێگەشتون بۆ ئێستا لەم سەردەمەیە ئەم پیاوە ساڵحانەی کە نمونەی پێشینیان زۆرتر بوون ئێستا نمونەکانیان کەمە بنەوە لە سەردەمێکا بوون نمونەی ساڵحەکان زۆر بوون نمونەی ناساڵحەکان کەم بوون ئێستا نمونەی ساڵحەکان زۆر کەم و نمونەیان ساڵحەکان زۆرە هەر لە مجتەمەعی ئیسلامیشە ئەمەمان هەیە چونکە دابڕاوین وەکو عەزم کردی ئەم صراعە نامۆیی کە صراعی اختلافاتی فکریمان یا بڵێن تێگەشتنمان هەیە کە منهەجی قورئانی پیرۆز بۆ موسڵمانان لە اختلافاتێکە ڕاجیاوازیەکان لە مەسەلەی فەهموانە اختلافی ڕق و قین نییە ئفراقی اختلافێکە بۆ گەشەسەندن و فراوان بوون اختلافێک و ڕاجیاوازیەکە بۆ ئەوەی کە ئێمە بین پانتایەکی زیاتر دروستکەین بۆ ژیان بەڵام بەداخەوە ئێستا اختلافات و ڕاجیاوازیەکان بوونەتە صراع بوونەتە نزاع چوە قەلبەکانی کە هەڵیان گرتووە سەلیم نین. یەکێک لە عالمە گەورەکانی ئەزهەر ڕەحمەتی خوای لێبێت زانایەکی ڕەبانی قیامەتویست خواناس عابید زاهید ئەهلی دڵ تەمەنی کردبوو تەمەنی زۆر بوو لە 70-80کانی تەمەنیا بوو 80 ساڵ تووشی نەخۆشیەک بوو دکتۆر لە قاهیرە بۆی نووسی بوو کە ئەبێ بین بچێتە دەرەوەی قاهیرە واتە پایتەختی میسر لە شوێنی باخ و باخات و کەناری نیل و ئەو شوێنانە باخ و باخاتێکی لێیە بچێتە ئەو شوێنانە بۆی هەوای پاکەڵمژێ ئەم عالمە گەورە ئەم شێخە گەورەش دائیمە لە ئەزهەرا بوو خەریکی دەرس و تەدریس و خەریکی خزمەتکردنی علوم و زانستە ئیسلامیەکان بوو خەریکی خزمەتی موسڵمانان بوو
کام ئامۆژگاری و ئێرشادەی دکتۆری وەرگرت ڕۆژێک دوای عەسر سواری عەرەبانەیەک بوو ئەوختە عەرەبانە و ئەسپ و عەرەبانە هەبووە سیارە نەبووە و کاتە ئەسپ و عەرەبانە وەکو چۆن سە بە تەکسیەک لە شوێنە کۆچی بۆ شوێنێکتر ئەوانیش ئیشیانەوە بۆ لە شوێنە کۆتویان بردو بۆ شوێنێکی تر پێی وتوتی نامبەی بۆ ناوچەیە شوێنێک کە باخوباخ خۆش بێت تۆزی هەوایەکی پاکەڵمژم و دوایی بگەڕێمەوە وتی باشە بەسەر چاو بردی تا منم عالمە گەورە ئەوەنە شارەزان نەبوو بزانێت شوێنێکی سیاحی لەکوایە باخێکی خۆش لەکوایە دائیمە خەریکی دەرس و تەدریس و خزمەتکردن بووە بەڵام خاوەنی دڵێکی زۆر پاک زۆر نورانی زۆر بۆ خواژیاو خاوەنی عەرەبانەکە پیاوێکی باش نەبوو پیاوێکی خراپ بوو کە زانی ئەم عالمە زۆر یەکەم بە تەمەنە و زۆر ئاگای لە وەزعی ناوشارەکە نییە دووهەمیش پیاوێکی خواناسی متتەقیە زانی زۆر دڵپاکە بردی بۆ دەرەوەی شار بۆ منطقەیەکی سیاحی شوێنێکی خۆش باخوباخاتێ لەو کاتە نزیکی بانکی مەغریب بوو وتی ڕۆڵە گیان ئەی بۆ نامبەی بۆ مزگەوتێک با نوێژی مەغریبەکەم بە جەماعەت بکەم نەفەوتێت دوایش اینجا ئاگەڕێنەوە وتی زۆر باشەوە بم بۆ مزگەوت بردی بۆ بینایەکی زۆر گەورەی خۆش وتی ئەمە مزگەوتە مامۆساش لە دەرگای مزگەوتەکەی یا دەرگا بکرێتەوە بەڵام منارە و مینبەر و هیچ شتێکی نەبینی بەڵام بینایەکی گەورەی خۆش بوو کە لە دەرگایە وای تەسەوور کرد بزانە مجاوەرەکە یا مامۆسای مزگەوتەکە ئێستا دەرگا کاتەوە نزیکی بانگی مەغریبە بەڵام ئافرەتێکی نیمچە ڕوود دەرگاکەی کردەوە جلوبەرگێکی کەمی لەبەرا مامۆسا یەکسە سەری داخست و گومانێکی تری برد ئەو شەوە بوو تی ڕەنگە ئەمە خێزانی مجەوەرەکە بێت یاخود من غەڵەت لێم مابێ لە دەرگای مزگەوتەکەم نابێت لە دەرگای ماڵەکەم مابێ وتی دادێکیان دەرگای مزگەوتەکە کامەیە ئەویش پێکەی نەکردی فەرم وەرە ژوورەوە کە چووە ژوورەوە سەیری کرد ئەم لایەکی کرد ئەو لای کرد لە حەوشەکەیە وتی ئەی بانگ نافەرمونون لە مزگەوتە تا نوێژی جەماعەت بکەین و خەڵک بێ نوێژەکەمان بکەین ئەم ئافرەتە زانی کەەوە ئەم مامۆسایە هیچ ئاگداری وەزعی ئەم منتیقەیە نیە نازانێم شوێنانە شوێنی چییە هەروازە نێرە مزگەوتێکە و خەڵک ئێستاێن بۆ مزگەوت و چاوەڕوانی نوێژەکەن دڵی بۆی سوتا وتی مامۆسا بەڕاست تۆ نازانی ئێرە کوێیە وتی ئێرە مزگەوت نییە کچی خۆم تی نەخێر مامۆسا ئێرە ئەوێ و ئەوێ و ئەوەیە شوێنی خراپەکارانە پیاوان یەن لێرە ئیشی فاحیشە و گوناه و تاوانەکەن ئێمە ئافرەتمان هەیە لێرە مامۆسا زانی کە شوێنەکە خراپە بەڵام ئافرەتەکە دەستی کرد بە گریان وتی مامۆسا تۆ خاوەنی چه دڵێکی ئەم کوڕا تۆی خەڵەتان و ئەم کەسە تۆی خەڵەتانەوە ئەم عەرەبان چییە تۆی هێناوە تۆ نازانی ئێرە مزگەوت نییە وتی نەخێر مامۆسا لە یا بەرماڵەکەی داخست فەرمووی با نوێژەکەم نەڕوە کچم تەوبە بکەن واز بێنن لە گوناه کۆمەڵێ نەسیحەتی کردن هی ئافرەتەکان ئەڵێ وەڵڵاهی بەتایبەتی ئەم ئافرەتیان کە دەرگاکەی کردەوە ئەفەرمێ نوێژیان کرد لە دوایەوە ئەم ئافرەتە لەگەڵ مامۆسا ڕۆشت مامۆسا تەوبەی پێدایە و تەوبەیەکی ڕاستەقینەی کرد و یەکێک لە قوتابیەکانی خۆی کە علومی شەرعیە خوێن وتی کوڕی خۆم ئەم ئافرەتە ئافرەتێکی باشە و تەوبەی کردووە هێنای بۆ ئەو تەلەبەی خۆی و بوو بە ئافرەتێکی ساڵحی دیندار بە تەنها بەوەی کە نوێژێکی مەغریبی کرد بەوەی کەوا بە دڵێکی پاک ئەم پیاوە ئەم عالمە چووە شوێنێ بەڵام بوو بە درەختێکی بەردار بەوە شوێنە بوو بە خێر و بەرەکەت بەوە شوێنە و بوو بەهۆی ئیمانداری و تەوبەکردن و ڕاستبوونەوەی ئافرەتێ بەلای کەمەوە لەو شوێنەیە خۆشەویستان ئێمە پێویستمان بە قەلبی سەلیم و دڵی ساغەیە ئەم جۆرە دڵانە ئەتوان گۆڕانکاری دروست بکەن بۆ خۆیان بۆ دەوروبەریان بۆ خاوخێزانیان با هەوڵ بین خاوەنی قەلبی سەلیم بین خاوەنی دڵی پاک بین خاوەنی ڕەوشت و ئاکارێ بین نەچین بە دوای عیب و عاری خەڵکە خەریکی خۆمان بین قیامەتی خۆمان ڕزگارکەین دوو ڕۆژی ترە گەینە قیامەت ئازانم چەند عومرمان کردو بەخوا ڕەنگە ڕوبعی ئەوە تەمەنمان نەما بێت با ئاگامان لە خۆمان بێت